لە ڕێگەوە بووم بۆ ویلایەتی یوتا لەسەر ڕێگا تووشی ئەم چەند گاشە بەردەڕەنگا و ڕەنگە جوانانە بووم کە بە شێوەیەکی زۆر هوەری لەسەریە چاندانا بوون. گوتمە خۆم هەر هاتیمە بابزانم ئەو خەرکە چیە لە دەوری ئەم گاشە بەردانە خڕبوونێتەوە. کاتێکە لە گوگل بە دوای چەند زانیارەی گەڕام بینیم تەنها چەند گاشە بەردێک کە لەسەریە چاندانەیە و هیچتر. ئەلحەقی ئەوەش برێم کە چەند خۆدی بۆ یاغەچیان لێ سەرف کردیا تا ڕەنگا و ڕەنجی بکەن. لە گوگل سێری بکەی ئەم بەردانەیان بە چیا سەر سوورهێنەرەکانی ویلایەتی نێڤادا ناساندیە. چیای چی و حاڵی چی کە نزیک بوومەوە بەڕاستی جوانە بەردەکانە لەسەرێکدانەیە بەڵام ئیوەی نییەکەوە ئەو هەموو ڕێکلامی لۆ بکرێ. خەڵکم دی پەیتا بە سیارەی دەهات و دادە بە زیێ ڕسمی لەگەر دەگرت و دەڕۆی لە بۆ لاس ڤێگاس. تقریباً 3 ملیۆن و 500,000 دلاری تێچوت. لۆکیشنەکەش ئێرە لاس ڤێگاسە نێڤادا ئەولایە کالیفۆرنیایە کە لە ڤێگاس بێ دەرێ لە بەشی باشووری تەوان لەوێن دەردوریستیان کردیە لە چۆلەوانەیەکی کە تقریباً سەحرا و چیایە. ئەو کەسێک کە دروستی کرد فکرێکەوە و ئێرە خاڵی بێگەیشتنی طبیعەت و دەستکردی مرۆڤە. چیاچیان دروستی دە لە بەردین بەڵام طبیعەت خۆی چیاکە لێرە هەیە و سەحراشە. فکرێکی جوانە. ئایا ئەوەندەی دەینیتن 3 ملیۆن و نیو سەرفکەی لە بۆ چەند بەردەچیان لە سەیەکدانەیە؟ ئیترە وایە خەنە زۆرە. تا ڤیدیۆی تر خۆحافیز.